سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی خەڵکی شاری سنە بەردەوامی مانگرتن و ناڕزایەتی کرێکارانی کانگێ زەڕشۆرانی تیکاب بەردەوامی دەست بەسەرکردن و ناڕوونی چارەنووسی سێ هاوڵاتی دەست بەسەرکراوی خەڵکی شاری بۆکان مانگرتنی کادری دەرمان و پەرستارانی نەخۆشخانەی جوندی شاپووری ئەهواز و لە سێدارەدانی 15 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی خەڵکی شاری سنە ڕۆژی ڕابردوو دوو هاوڵاتی خەڵکی شاری سنە لەلایەن هێزەمنیەکانی شاری سنەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. بەپێی راپۆرتەکان ئەو دوو ژینگە پارێزە بەناوەکانی ڕامین و سەباح ساڵحی بەهۆی بەشداریان لە هەڵمەتی زاگرۆستانە لە قەڵای حەسەناوای ئەو شارە بە هێرشی هێزەمنیەکان بۆ ماڵ و شوێنی کارەکەیان دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانیەوە ناوەندەکراون. شانی باسە سەرەڕای بەدوەداشتنی بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگرتنیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو دوو دەست بەسەرکراوە زانیاریەک لەبەردەستانیە. بەردەوامی مانگرتنی و ناڕزایەتی کرێکارانی کانگێ زەڕشۆرانی تیکاب ڕۆژی شەممە 6 بەفرانباری 1404 هەتاوی کرێکارانی کانگێ زەڕشۆرانی تیکاب لە 15هەمین ڕۆژی بەردەوامدا دەستیان لە کارکێشایەوە و کۆبوونەوە. بەپێوە وێنانەی بەدەستمانی گەیشتوون کرێکارانی ناڕازی باوتنەوەی دروشم دژ بە گەندەڵی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەڵگرتنی پلاکارد ئاماژە بەوە دەکەن کە سەرەڕای بەردەوامی مانگرتەکانیان نەک تەنیا بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی وەڵامی داخوازیەکانیان نادەنەوە کۆمەڵێک لە ناڕازیانیش لەلایەن هێزەمنیەکانەوە هەڕەشەیان لێکراوە. مانگرتنی چالاکێکی مەدەنی خەڵکی شاری شاباد لە خواردن بەپێی راپۆرتەکان ئۆمێد باخەری چالاکی مەدەنی خەڵکی شاری شاباد سەر بە پارێزگای کرماشان بەهۆی ناوڕوونی ڕەوەندی دۆسیەکەی مانی لە خواردن گرتووە. ناوبراو ڕۆژی یەکشەممە 23 سەرماوەزی ئەمساڵ لە جادەی نێوان شارەکانی کرماشان و پاوە لە خاڵێکی پشکنیدا ئۆتۆمۆبیلەکەی ڕادەوەستێن و پاشان بە توندوتیژیەوە دەست بەسەر دەکرێت. شانی باسا ئەو هاوڵاتیە پێشووتر بەهۆی گرتنی وێنەی مەراسمەکانی نۆرۆزی 1403 هەتاوی دیسان لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و پاشان لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم حکمی 6 مانگ زیندانی تاعلیقی بەسەردا سەپێنراوە. بەردەوامی دەست بەسەرکردن و ناڕوونی چارەنووسی سێ هاوڵاتی دەست بەسەرکراوی خەڵکی شاری بۆکان بەپێی راپۆرتەکان سێ هاوڵاتی خەڵکی شاری بۆکان بەناوەکانی ئێبراهیم مەردانی، ئەحمەد زەرەنگ و سلێمان ئیسماعیلی سەرەڕای تێپەڕبوونی چەندی ڕۆژ لە دەست بەسەرکرانیان هێشتا چارەنووسیان دیار نییە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەحمەد زەرەنگ و سلێمان ئیسماعیلی ڕێکەوتی 14 سەرماوەزی ئەمساڵ و ئێبراهیم مەردانی ڕۆژی سێشەممە 25 سەرماوەز بەبێ بەڵگەی قەزایی و بە توندوتیژەوە لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانیەوە ناوەندەکراون. شانی باسا ئەو سێ دەست بەسەرکراوە لە کاتی بەندکرانیانەوە تاکو ئێستا لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان بێبەشکراون. بەردەوامی کۆبوونەوە و ناڕزایەتی کرێکارانی شاغەڵ لە شرکەتی کشت و سەنعەتی قەندی خاوەرمیانە ڕۆژی شەممە 6 بەفرانبار کرێکارانی شاغەڵ لە شرکەتی کشت و سەنعەتی قەندی خاوەرمیانە لە شەشەمین ڕۆژی بەردەوامدا دەستیان لە کارکێشایەوە و کۆبوونەوە. بەپێوە وێنانەی بەدەستمان گەیشتوون کرێکارانی ناڕازی باوتنەوەی دروشم و هەڵگرتنی پلاکارد ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و معیشەتی کرێکاران لە دۆخێکی زۆر خراپ پیابووریدان و تەنانەت توانایی دابینکردنی سەرەتاییترین پێداویستەکانی بنەماڵەکانیان نییە. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا کرێکاران جەخت لەسەرەوە دەکەنەوە کە تا کاتی وەدی هاتنی داخوازیە دۆخراوەکانیان
بەردەوام ئەبن لە ناڕزایەتی کۆبوونەوە. مانگرتنی کادری دەرمان و پەرستەرانی نەخۆشخانەی جوندی شاپووری ئەهواز. ڕۆژی شەممە 6 بەفرامبەر کادری دەرمان و پەرستەرانی نەخۆشخانەی جوندی شاپوور لە شاری ئەهواز دژ بە وەدینە هاتنی بەڵێنەکانی بەرپرسان کۆبوونەوە. بەشدەربوونی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم و هەڵگرتنی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی ئەستی هەغدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی ئیمکاناتی پێویستی پزیشکی، پێدانی هەغدەست و کارانە جۆخراوەکان، وەرگرتنی هێزی کاری نوێ، کۆتایی هاتنی گوشاری ناوەندامیەکان بۆ سەر ناڕازیان و جیاکاری لە هەغدەستەکان و هەروەها بایەخدانی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە جاخوازیە دووەخراوەکانیان بوون. دووە هەواڵ لە سێدارەجانی 15 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا 15 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان ئاعدام کراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، 13 بەندکراو بەناوەکانی ئەکسکەندەر بەخشودە، یەدوڵڵا ئەڵماسی، محەممەد حەسەن شەرەفی، ئەماد ئاسف، ئەفشین تووسی، حەبیب عەمووری، ناسر جەنەتپوور، تاهێر باستانی، ڕاستین کەرەمی، حسام نۆرۆزی، مەجید خانی، سۆهراب مەجیدی و مستەفا کەیفەری بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی دەستکردی ئەسفەهان، کاشمەر، ئەردەبێڵ، دەسفول، قوشان، سپێداری ئەهواز، سنە، ساری و لاکانی ڕەشت لە سێدارە دراون. هەروەها دوو هاوڵاتی دیکە بەناوەکانی ئەمین سەفاری و حشمەت بەیگی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی بجنورد و فێردەوس ئیعدام کراون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودەبن.